4 ساڵ بەسەر داگیرکردن و کوشتنی بە کۆمەڵی دانیشتوانی قەزای شنگالدا لەلایەن ڕێکخراوی داعش تێدەپەڕێت و دوای چەندین جار بەڵێنی بەرپرسانی باڵای هەرێم تا ئێستا هیچ یەکێک لە بەرپرسە سەربازیەکانی تۆمەتبار بە کەوتنی شنگال سزا نەدراون. بەرەبەیانی ڕۆژی سەی ئابی 2014 ڕێکخراوی داعش توانی بە کەمتر لە 400 چەکدار دەست بگرێ بەسەر قەزای شنگالدا. لە کاتێکدا هێزەکانی زێرەڤانی و ئاسایشی پارتی لە ناوچەکە کە نزیکی 18,000 چەکدار دەبوون بەبێ هیچ بەرگەریەک هەڵاتن و پارێزگاریان لە خەڵک و خاکەکەی نەکرد. کودێ دچین کودێ چما زاخۆ چما چما شنگالە ناپارێز ئەم نەشە بەرسێ هاوکات دوای کشانەوەی پێشمەرگا لە سنووری شنگال جگە لە هەڵاتن ڕێگەی دیکە لە بەردەم خەڵکی ناوچەکە نەمایەوە و 6 کاتژمێر دوای هێرشی داعش با تەواوی شنگال چۆڵ کراو. چەکدارانی ئەو ڕێکخراوە بێ بەرگری ڕۆژنە ناو قەزای شنگال. بەڕێبەری کاروباری ئێزیدیەکان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێم ڕاگەیاند لە هێرشی داعش بۆ سەر ناوچەی ئێزیدیەکان 1293 کەس کوژراون و 360,000 کەسیش ئاوارەبوون و لەو ئاوارانەش نزیکەی 100,000یان ڕویان لە دەرەوەی وڵات کردووە. خەیری بۆزانی وتیشی لەو هێرشەدا داعش 6,470 کەسی ڕفاند کە تا ئێستا 1,440 کەس لە ڕەگەزی مێ و 1,662 کەس لە ڕەگەزی نێر لە دەستی داعشتا ماون و تا ئێستا 68 گۆڕی بە کۆمەڵیش لە شنگال ئاشکرا بووە. سەبارەت بە زیانەکانی داگیرکردنی شنگال مەحما خەلیل قایمقامی قەزای شنگال وتی هێرشی داعش بۆ سەر شنگال بووە هۆی ئەوەی نزیکەی 10 ملیار دلار زیان بەرقەزاکە بکەوێ. حکومەتی عراقیش زۆر بێخەمە لە ئاوەدانکردنەوەی ئەو شارە و تاوەکو ئێستا هیچ هەنگاوێکی بۆ هاوکاریکردنی شنگال نەناوە. سەبارەت بە کەیسی جینۆساید ناساندنی شنگال لیژنەی باڵای بە جینۆساید ناساندنی کەیسی کوردانی ئێزیدی دەڵێت دادگاکان و یاساکانی عراق تایبەتمەندی ئەوەیان نییە کەیسەکانی کۆمەڵکوژی بجوڵێنن بۆیە داوا دەکەن ئەو کەیسە ببرێتە دادگە نێودەوڵەتیەکان. هاوکات ڕەخنە لەوەش دەگرێت کە عراق وەک تاوانی تیرۆر لە کەیسی شنگال دەڕوانێت. لە دوای داگیرکردنی شنگال بڕیاردرا ژمارەیەک لە فەرماندە سەربازیەکانی هێزی پێشمەرگە و بەرپرسانی حەزبی و حکومی قەزاکە بە تۆمەتی کەمتەرخەمیر ڕوبەڕووی لێپرسینەوە ببنەوە. سەرباری چەندین جار بەڵێنی سزادانی تۆمەتبارانی کەوتنی شنگال بەڵام ئەو دۆسیە هیچ دەرەنجامێکی نەبووە و تا ئێستا کەس سزا نەدراوە و دوای 4 ساڵ لەو ڕووداوەش ئاوارەکان و خەڵکی شنگال پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسە سەربازیەکانی ئەو حیزبە با هۆکاری سەرەکی هەڵاتن و بەدەستەوەدانی شنگال تۆمەتبار دەکەن.